فەرماندە سەربازیەکانی هێزی پێشمەرگەی کوردستان دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە تیرۆریستان بە هیچ شێوەیەک ناتوانن سنوورەکانی پێشمەرگە بەزێنن. دەشڵێن ورەی پێشمەرگە پۆڵاینە و هێزەکانیان لەم سنوورە پشتوانەیەکی ئەمنی توندیان لێداوە کە بە هیچ شێوەیەک تیرۆریست ناتوانێت بیبەزێنێ. بۆیە داعش لەم ناوچەیە نەماوە. ئەوەی دەکرێ لە کردەوە تیرۆریستەکان لەلایەن هەندێک شانەی نووسووە کە ناوبەناو لە سنوورەکانی سوپای عێراقیەوە کردەوەی تیرۆریستی ئەنجام دەدەن. هەموو خەڵکی خانەقین و گەرمەسەر دڵنیا ئەکەینەوە تا هێزی پێشمەرگە و لەم سنوورەدا بمێنێ ئەوان ناتوانن بە هیچ شێوەیەک زەفەر بە خەڵکی کوردستان بێن. داعش ئەفسونایەکەی خۆی لەدەستدا. لەگەڵ ورە بەرزیان هێزەکانی پێشمەرگە ئاماژە بۆ دەکەن کە بەردەوام شەو و ڕۆژیان خستۆتە سەر یەک بۆ پاراستنی نیشتیمانەکەیان. دەشڵێن تا پێشمەرگە مابێ ئەوان ناوچەکە ئارامە و هیچ کەسێکیش ناتوانێ زەفەریان پێبەرێ. وەزعەکە زۆر ئارامەوە عیبی نییە بە ئازایی پێشمەرگە ئەم ناوایان پاکردوتەوە الحەمدولیلا و شوکر. هورەی پێشمەرگەیش زۆر بەرزە. ئێمە وەکو پێشمەرگە ئامادەین ڕوبەڕووی هەر تیرۆریستێ بین لەم سنوورەکەش ئارامە الحەمدولیلا هیچ کێشەیەکمان نییە. هورەی پێشمەرگە زۆر بەرزە. هورەی پێشمەرگە پۆڵاینە. ئامادەین لە هەر کاتێکە ڕوبەڕووی تیرۆریستانی داعش بینەوە. ئەم ناوچەیە ئارامە هیچ لە ئارادا نییە. ئامادەین تا دڵۆپی خوێنمان بجەنگین بەرامبەری داعش. لە ماوەی ڕابردوو چەند جارێک لە سنووری نەفتخانە و ئیمامۆیس تیرۆریستان هێرشیان کردوتە سەر بازگەکانی سوپای عێراقی و چەکدارانی حەشدی شەعبی. جگە لەوەش هاوڵاتیان لەسەر ڕێگاکان دەفرێن و چەندین کرێکار کە سەرقاڵی جێبەجێکردنی پرۆژەی خزمەتگوزاری بوون ڕفێنران و تیرۆر کراون. لای خۆشیانەوە فەرماندە سەربازیەکانی پێشمەرگە دڵنیایی دەدەنە خەڵکی کوردستان و سنوورەکە کە تیرۆریستان بە هیچ شێوەیەک ناتوانن شەڕ لەگەڵ پێشمەرگە بکەن، چونکە پێشمەرگە ئەو هێزەیە کە لە 2 ساڵی ڕابردوو گورزی کوشندەیدایە داعش لەم سنوورە و پێشمەرگە بەردەوام چاوکراوەیە. بۆیە داعش ناتوانێت هیچ چالاکیەک لە سنووری هێزەکانی پێشمەرگە بکات. بێستون سەلام، کورسات نیوز، سنگەرەکانی هێزی پێشمەرگەی کوردستان.